بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی گفتوگۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق کەوا بڕیارە 11 بچێت وەقسە لەسەرەوەی دەکەین کۆمەڵی دادگەری کوردستان لە بەغداد لە ڕابردوو چی کردووە لە داهاتوو چی دیکە بۆ خەڵکی کوردستان دەکا وە کاندیدەکانی تایبەتمەندی ئەویان تێدایە کە ببن بە نوێنەری خەڵک وەقسە لەسەر شکستی دەسەڵات لە بەغدا و لە بواری نەوت و موچە و گرنگی ئەو هەڵبژاردنە و گرنگی بەشداریکردنی خەڵکیش لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری. مامۆستا بەخێربێن، سوپاسیان بە دەبوون دەکەم. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرتا لەو دەست بکەین کۆمەڵی دادگەری ئامادە و حازرە بۆ هەڵبژاردە؟ بەڵێ بەنای خۆی گەورە و میرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت کاک حەکیم لە ڕێی جەنابی وەسڵاو بۆ بینەرانی خۆشەویست. کۆمەڵی دادگەری وەکو حیزبێکی سیاسی ئیسلامی کە لە کوردستانە کارەکە و خزمەتەکە یەکێک لەو کایانەی کە بە گرنگی زانێ بەشدار بوتیا غایب نەبێ پرۆسی هەڵبژاردنە یەکێک لە ئیشە گرنگەکانی کۆمەڵی دادگەری لەناو پرۆسی سیاسیە بەشداری هەڵبژاردنەکانە بە هەموو جۆرەکانیەوە. ئەگەر چی ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە بە تایبەتی کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێبینی جدیمان هەبوو و کۆی پرۆسەکەمان ڕەت کردەوە دوای ئەنجامدانی پرۆسەکە چونکە پرۆسی دیزاینکردن زۆر بە ئاشکرا دەرکەوت لەو هەڵبژاردنە و تەلاعوب بە دەنگی دەنگدەرانەوە کرا بە ئاشکرا. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری حەزمان کرد سەرجەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جگە لە یەکێتی و پارتی چکۆوان حیزبی سوڵتان بە هەموو شێوەیەک هەم کارێکەکەن بمانەوەی خۆیان، بەڵام ئێمە ڕوومان لەوان نەبوو، ڕوومان لە هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوو کە بێن بە یەکەوە هەموومانێک هەڵوێست وەرگرین کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و هەڵبژاردن بخێنە ژێر پرسیارەوە. بەڵام بەداخەوە هەر لایەنە و بەهۆی وەزع و باری دۆخی خۆی نەهاتن بەدەممانەوە بە ئێمە بە تەنیا و کۆمەڵی دادگەری لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کشاینەوە و ئەندامانمان نەنارد بۆ پەرلەمانی کوردستان چونکە بەڕاستی پێویستی بە وەقفەیە بوو لەو کاتە و هەموو لە ئاگادارکەینەوە بە تایبەتی دەسەڵاتدارانی هەرێم و کۆمسیۆنیش کە پرۆسەی هەڵبژاردن ئەگەر تەلاعوبی تیا بکرێ و لە مەساری سەحیحی خۆی لابات بەڕاستی شایانی ئەوە نیە بتوانێت پێ بێت. باش بەس خەڵک دڵێن چی گۆڕەوە ئامادەمەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێشتر بڵێن بەشداریتان کرد بەڵام دوایی ئەندامەکانتان نەنارد. ئێستا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چی گۆڕاوە کە کۆمەڵ بەشداری دەکا و ئایا ئەم جارە زەمانەت هەیە کە دیزاینەکە بەو شێوەیە کوردستان نەبێت؟ بەڵێ ئێمە دوای ئەو وەزعی پەرلەمانی کوردستان و ئەو تەلاعوبەی کرا بە دەنگەکان ئێمە و حەوت لایەنی تری هەرێمی کوردستان یاداشمان نووسی و کۆبوونەوەمان لەگەڵ کۆمسیۆن کردوە نوێنەری خۆمان نردوو بۆ بەغداد لەسەر ئەو ملاحەزاتانەی بۆمان دروست بووە لەسەر پرۆسەکە. لەو کاتی کە دەنگدەرە چیە دەنگەدا هەتا کۆتایی بە پرۆسەکەی چکە زۆربەی ئەم تەلاعوباتانە لە ڕۆژی دەنگدان ئاکرێ. بۆیە هەموو کاتێک ئێمە تاگەیشتوین بە ڕۆژی دەنگدان گلەیمان نەبوو لە پرۆسەکە هەتا لە ئیعلامیش و لە شوێنەکانی شاوتومانە ئێمە هیچ کێشەیەکی وا گەورە نابینین پرۆسەکە بخێنە ژێر پرسیارە، بەڵام لە ڕۆژی دەنگانە بەداخەوە لەوێ تەزویرەکە و کاتە ڕووەدا. باش ئێمە بۆ ئەو بابەتە بەڵێ کۆمەڵی هەنگاممان ناوە و یاداشتی مشتەرەک لەلایەن ئەو هەژلایەنەوە دراوە بە کۆمسیۆن کە ئەبێ ئەو خاڵانە یا ئەو ملاحەزاتانی کە ئێمە بۆمان دروست بوو لەسەر پرۆسەکە لە پرۆسی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەبێ معالەجە بکرێ و وعدیان ناوە کۆمسیۆن معالەجەیکەن کۆمەڵی ڕێوشوێنیان گرتووەتە بەر، بەڵام ئەمەش بەمانای ئەوە نایە تەزویر کۆتایی پێەیە. بە خۆتان نەزانن ئەم دەسەڵاتدارانە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقا دەستیان گرتووە بەم دەسەڵاتەوە و هەموو ڕێوشوێنێکە گرنە بەر بۆی بمێنەوە لە شوێنی خۆیان و ئەمە هەر بۆ هەرێمیش نیە بۆ عێراقیش ڕاستە چونکە کاک حەکیم حەزەکەمەوە بزانی جەنابەت و بینەرانی خۆشەویستیش کۆی پرۆسەکانی هەڵبژاردن لە عێراقا هیچ کاتێک لە 25 لە 120 و لە 130 تیانە پەڕیوە بەشداری خەڵک واتە لە 170 خەڵک مقاتعی کردووە لە عێراقیشە. ئەمە هەر خۆی بۆ خۆی ملاحەزەیەکی جدیە لەسەر پرۆسەکە و خەڵک متمانەی نەماوە هەڵبژاردن لە عێراقیش. بەڵام ئایا چارەسەرەوەیە ئێمە کۆی پرۆسی سیاسی بەجێ بێڵین و بەشداری نەکەین و ئەم تەنها ڕێگایە ئەم تەنها شاڕێگەیە هەیە بۆ
گۆڕانکاری لە عێراق و لە هەرێمی کوردستان ئێمە بەجێبێڵی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری قەناعەتمان وایە کابێ ئینسان مەئیوز نەبێ و کۆڵ نەدا و بەردەوام بێ و بەڕاستی لەو ململانەیە بمێنینەوە و ئێمە هیچ نەکەین هیچمان نەکردبێ بەدیرێکمان ناوە بە جەماوەری خۆمان و بە خەڵکی کوردستان کە ئەو خەڵکانەی درۆیان لەگەڵا کردوون کە ئەو خەڵکانی چەند ساڵە زۆڵم و سنوور بەزان نەکەن بەرامبەرتان گەندەڵیتان بەرامبەر ئەکان فەقیریان کردن هەژاریان کردن موچیان بڕین ئەمانە جارێکە هەڵمە بژێرنەوە وەرن لایەنی تر هەیە کە جێمتمانی تۆیە کە بە هیچ جۆرێک لە هیچ مووقیفێکە پشتی تێ نەکردووی و بچووکترین گەندەڵی بەرامبەر نەکردووی و بچووکترین مافی نەخواردووی و بچووکترین تەعادای لێ نەکردووی وەرە ئەم لایەنان هەڵبژێرە ئەم لایەنە هەڵبژێرە کە بەڕاستی سبەینێ بۆ دنیا و قیامەت زەرری لێ ناکەی چونکە ئەو کەسەی جگەلەوەی ئەرکێکی مرۆڤ دۆستانەیە مەسەلەی هەڵبژاردن و ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی ئاینیشە واتە و کەسی تۆ دەنگی پێدەی ئەبێ هەم لە دنیا ڕووسورکە هەم لە قیامەتیشە شەربەزارە نەکە بۆیە ئەو کەسانە هەڵبژێرن ئێمە ئەم کانیانی ئەو تایبەت من دێنەتان تێت خۆتان کە خەڵک دەنگ بێ و بدە هەم بۆ قیامەتی باش بێ هەم بۆ ژینیشی باش بێ بەڵێ ئێمە ئەلحەمدولیلا وەکو کۆمەڵی دادگەری ئەو کەسانی کە ئێمە کاندیدمان کردوون لە هەموو پرۆسەکانی هەڵبژاردنە بەڕاستی هەم پێشتر تاقی کراونەتەوە هەم خەڵکێک بوون کە پەیمانیان لێ وەرگیراوە لە ناو کۆمەڵی دادگەریە کە تۆ کاتێک متمانی خەڵک و جەماوەری کوردستانە دەدەستێنە ئەبێ لە ئاسی و متمانابی تۆ بۆ خۆت ناچی تاوێ تۆ بۆ پارەکۆکردنەوە ناچی بۆوێ تۆ بۆ ناساندنی خۆ ناچیت تۆ بۆ ناچی سەرەوت و سامان پێکەوەنی تۆ بێ بچیت ئەوەیشی هەتا ئیستعداد هەبێ داینیت لە پێناوی خزمەتی خەڵکە بۆیە نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان و عێراق ڕوبەڕووی شکال لێکردن ڕوبەری گرتن ڕوبەڕووی ڕاودونان بوونەتەوە هاتە ئەم دەقێش ئێمە ئەندا پەرلەمانمان هەیە ینی کە هەبووە هەم لە کوردستان و هەم لە عێراقا بەڕاستی ئەمری ئیلقا قەبزی هەیە هەم لە حکومەتی هەرێم لە پەرلەمانی کوردستانە متمانی لێ وەرگیرایەوە هەم ئیلقا قەبزیشی بۆ دەرکراوە بۆیە ئێمە ئەو پەیمانەی یا ئەو متمانەیە کە داواکەین لە جەماوەری کوردستان بێن بەکانی دەکان ئێمە ئەمانە بەڕاستی ئەبێ لە ئاسی و متمانە مەوەستەیە کە دەنگدن بە کاندەکانیەوە دەنگ بۆ یاسای خراپیش نەدەین چونکە ئێستا لیستە بوو لە ناو دەسەڵات و لە دەرەوی دەسەڵات لە پەرلەمانی عێراق یاسا هەبوو پەیوەندی بە ئاداب و ڕەوشی کۆمەڵگە هەبوو ینی دەنگ ئامادە نەبوو دژی بۆ وەسێتەوە بەس نوێنەرەکانی بۆن لە پەرلەمانی عێراق لەم خولە دژی وەستاونەتەوە بەڵێ خۆی ئەوەیە بەڕاستی جیاوازی نێوان لایەنە سیاسەکان لە ما دەرەکەوێ ئەو لایەنە سیاسیانە ئەم خەڵکە بۆچی ئەنێرێ هەیە بۆ تیجارەت ئینێرێ بۆ پەرلەمانی کوردستانی عێراق هەیە ئینێرێ بۆ هەندێک ئامانجی شخصی سیاسی خۆی هەیە بۆ زیادکردنی کەفەی لایەک بەسەر لایەکە ئەمانە بەڕاستی ئێمە لە مەبدەئی ئێمە نییە ئێمە لە مەبدەی ئێمە ئەوەیە کە پێویستە ئەو کەسەی ئەچێ بۆ ئەو قەزەیە کە ئەچێ خزمەکار بێ لەو قەزەی خۆیان و ئەبێ بەڕاستی ئەو ئەرکەوا سیرکە مەسئولیەتێکی دنیای و قیامەتی لەسەر ینی بە دوو ئاست نوێنەرەکانی ئێوەش دەکەن ئاستێکە مەسەلەی داکۆکیکردن لە باڵەکانی ئیسلام و دوایش ئاست دنیایەکە مافی خەڵک و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئێمە لە ڕووی مافی هاوڵاتیەوە لە هەموو ڕۆکانەوە باش لە ڕووی مافی ژیانێکی محتەرەمانە و سەقامگیرانە بۆ مرۆڤ لە ڕووی ئازادی لە ڕووی وەرگرتنی مافەکانی ئەم میلەتەی ئێمە لە بەغا لە ڕووی مافی دارایی لە هەموو مافە جیاجیانە پێویستە و ئەندامەی ئێمە داکۆکیکاروێ لە مافی خەڵک مافی ئەو نەکات ئەو دەنگدەرانەی دەنگیا پێداوە مافی میلەتەکە بەگشتی کە ئەم بەگشتی هەڵبژێراوە بۆی داکۆکیشکە پاشانیش بابەتێکی تر لا ئێمە گرنگە ئەویش ئەوەیە بەڕاستی دینداریەتی خەڵک دینی خەڵک عەقیدەی خەڵکیش ئەبێ پارێزراو بێ ئەمە گرنگترە حتا لە خودی کۆمەڵی مادیات کە تایبەتە بە ژیانی ئینسانەوە چونکە عەقیدەی ئینسان بیر و باوەڕی ئینسان خولوقی ئینسان لەسەر و هەموو شتێکەوەی پێویستە ئێمە بەڕاستی ئەو کەسانە ئینێرین لەوێ داکۆکیکار من لەسەر لەوەی کە ڕەوشتی گشتی ئادابی گشتی میلەت پارێزراو بێ وا ڕێگە نەدەن بە هیچ جۆرە یاسایەک قانونێک دەرچێک دژی بنەما گشتیەکان دژی ئادابی عامە بەزاندنی سنوورەکانی ئەخلاق ئەمانە بۆیە نوێنەرەکانی هەموو کاتێک لەو شوێنانە ئامادە بوون و ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بوونەتەوە باشە بە زۆکو حازریشن هەڵبژاردن بڵین بانگەشی هەڵبژاردن پێشخرا جۆرێک ڕەنگە مفاجەی تێدا بێ بۆ لایەنەکان بەزێستە کۆمەڵ ئامادەیە و کۆنگرەشی کردبوو
بەچڕ پرێ دەچنەوە ناو ئەم پرۆسەیە کە مانگێک لە بەردەم کاندیدان و سەرگردایەتی کۆمەڵ و ئەندام و لایەنگرانی کۆمەڵدایە؟ باڵێ ئێمە وەکو جەناب و فەرموود ئێمە کۆنگرەمان کرد وەکو کۆمەڵ دیارە کۆنگرە مەرحلەیەکی ناسکە لە ژیانی حیزبایەتیە و گۆڕانکاری دروستە بێ لە خوارەوە وەسەرەوە و پرۆسەیەکە بەڕاستی مراجعاتێکی گشتیە وێزگەیەکە لە ژیانی حیزبە وزگەیەکی سادە نییە بە تایبەتی ئەگەر تۆ کۆنگرەکە بتێ بەڕاستی بە مەسارێکی مستەقیمە بڕوە و تعبیر لە ڕای ئەندامانی حیزبەکە بکە و هەموو دەواازەکانیش فراهەم بێ بۆەوەی ئەو خەڵکی ناو کۆمەڵی دادگەری ناو حیزبەکە چۆنیان بێ بۆ داهاتوی حیزبەکە پێشنیار بکەن بێنە پێشەوە تەقدیری خۆیان و تێڕوانینی خۆیان بۆ داهاتوی حیزبەکە بخەنە بەردەمی کۆنگرەوە پاشان سەرکردایەتی داهاتوو بۆیە هەتا ئەم خۆناغانەمان ئێمە مدەیەکی زەمەنی زۆری پێچوو بەڵام ئەلحەمدا کۆنگرەکە بە سەرکەوتووی تاوا بوو و کۆتایی پێهاتووە و کۆمەڵ لە سەدەتی تەشکیلکردنەوەی سەرجەم ئۆرگانەکانی ئەتی ئێستا کۆتا کۆمەڵی سەرکردایەتی مەکتەبی سیاسی نوێ هەڵبژێرا پاشان تەشکیلاتی ئۆرگانەکان تەواوەکرێ بەڵام ئێمە هاتین کەوتین بەسەر پرۆسی هەڵبژاردنەکە ئێمە پێشتر ناوی کاندیدەکانی خۆماندا بوو بە کۆمیسیۆن و ئیعلانی بەشداریکردنی خۆمان کردبوو و حتا پێشنیاریشمان کرد بۆ هەموو لایەنەکانی دەرەویشێتی پارتی بێن ئێمە ینی سەرمەشق بووین لەو ڕۆ کە بێن بە هەموو لایەکمان یەک لیست دروستکەین کۆمەڵی دادگەری بوو پرۆژەی هەبوو لایەنەکانی دیکە بەدەنگیەوە ئێمە بە هەرێکی بە عوزرێک هەرێکی بە هۆکارێک نەهاتن بەڕاستی نەگونجا حتا ئێمە لە تەقلیسی لایەنەکانیشە بۆ نمونە لە کۆی پێشەش لایەن یا حەولایەن لە بیدایە دوانیان بۆی نەکرا دوایی سیان بۆی نەکرا حتا مایەوە سەرەوەی ئەگەر ئێمە دوو لایەنیش بمێنینەوە سێ لایەنیش بمێنەوە هەر بیکەین بەڵام نەگونجاو نەکرا گرنگەوەی ئێمە تا ئەو ئاستە ئیستیعدادمانێ ئەمەشمان بۆ چییە؟ هەم بۆ لە ناڕازیەکە مامۆستا ئامادە بوون هەم بۆ ئیسلامیەکەش بۆ دووچیان ئامادە بوون هەموو کاتێ بۆ لیستی ئیسلامی ئامادە بووین یعنی بەبێ وەستان ئەو بڕیارێکی مرکزی کۆمەڵ دادگەریە ئەویش ئەوەیە هەموو کاتێک کۆمەڵ ئامادەیە بۆ مەسەلەی یەخستنی لایەنە ئیسلامیەکان لە ئەلفەوە بۆیە ئامادەیە و هەموو کاتێک ئیستیعدادیەوەی دەربڕیوە نەک یەک لیستی لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە یەک حیزبیش بکات یەک حیزبی هەموو لایەنە ئیسلامیەکان ببین بە یەک حیزب و ئیستیعدادمان بۆ هەموو کاتێک بۆ هەموو لایەنەکان دەربڕیوە ئەو بۆ لایەنی گشتی و بۆ هەموو لایەنەکانی دژی دەسەڵات دروست بێ بەڵێ بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی دەسەڵاتیش ئەو پرۆژێمان هەبووە و حەزمان کردووە هەرگەرچی تێبینیشمان لەسەر هەندێ لایەن هەبوو بێ لەسەر شێوازی خیتابیان لەسەر شێوازی سیاستکردنیان لەسەر شێوازی تەعامل و هەڵسوکەوتیان لەگەڵ لایەنەکانی تر کە بە گونجاومان نەزان لەگەڵەش ئەوانەمان خسۆتە لاوتومانە وەرن هەمومان بە یەکەوە با یەک بە تۆکمەی یەک لیستی تۆکمە دروستکەین بەرامبەر ئەم دوو لایەنە بۆ ئەوەی بیسەلمێنین جەدارەتی هەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وجودیان هەیە و ڕقەمن با من یەکشت بە جەنابەت بڵێم ئێمە بە درێژای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و عێراقیش بەداخەوە ئۆپۆزیسیۆن هیچ کاتێک نەیتوانیوە ڕێژەی خۆی بگەێنێتە لە 51 کە ئەمە زۆر ئاواتی ئێمە بووە زایەکی کورسەکان بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان کە ئێمە 105 کورسیمانەیە بەڵام تۆ بڵێ پێنجەکە و کۆتایە سەدەکە بمێنێتەوە لەم 100 کورسی ئەگەر ئێمە لە 151 لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بیهێنێ کە کۆتا جار ساڵی 2009 بوو کاتێک کە گۆڕانی ئەعلان کرا ئەو کاتە بۆ یەکەمین جار ژمارەی کورسی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن گەیشتە لە 140 لە پەرلەمانی ئەوە خەتوەیەکی گەورە بوو بەڵام خۆزگە ئێمە ئیشمان لەسەرەوە کردایە ئەوە بەرەو 51 بڕۆیشتایە ئەو کاتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەبوون بە زۆرینە و ئەیانتوانی بە نوێنەرایەتیشی حەقیقی نوێنەری جەماوەری کوردستان کەن وەلەو پەرتەوازەیەش کە هەیە بەڕاستی ڕزگاریان بێ کۆبنەوە بەڵام بەداخەوە ئێستاش بۆ پەرلەمانی عێراق بڵێن بۆرسی بڵێن پارێزگای هەڵەبجە و سلێمانی بێکەوەن دۆگ بەجێیە هەولێر بەجێنی سێ بازنە 44 کورسی هەیە گرینگە بەشی زۆری یانێ و کورسیانە بڕوات بۆ دەرەوەی دەسەڵات بۆی کە نوێنەرایەتی هەرێم لە بەغدا گۆڕانکاری بەسەردا بێ لە پەرلەمان و لە حکوومەتیش ومێ دەکەین ئێمە وێ دەکەین چونکە بەڕاستی نوێنەرایەتی ئەم میلەتە لە بەغا زۆر گرنگە ئەبێ ئەو کەسانەیە چنە بەغا نوێنەرایەتی میلەتە ئەکەن بیر لە مەکاسیبی حیزبی نەکەنەوە
بیر لە مەکاسبی ذاتی و شخصی نەکەنەوە، بیر لەوە نەکەنەوە کە حیزبەکان چۆن جێپی قایم و گەورەتری بێت لە بەغا لە جیاتی میلەتەکەیان. ئەبێت تەسخیە بە قەزی ئەساسەکانی خۆی ئەساسیە حیزبەکانی خۆیان بن لە پێناوی خەڵکە. ئەمە تحقیق نەبووە تا ئێستا. پارتیوکێتی تەنابیرن لە کۆمپانیا و بازرگانی و بەرژەوەندی خۆیان هەچی مەساڵح هەیە کە بەر کورد کەوتووە یا هەچی دەستکەوتێک بەر کورد کەوتووە لە پۆست و لە مەکانەت و لە ئیمکانت بەرەم دوو حیزبە کەوتووە. ئاخریشیان سەفیرەکانە سەفیرەکانژە سەفیردرا بە کورد هەشتی بۆ پارتی ئێچێتی دەی بۆ پارتی و خەڵکەکەی تریش ئەواتە ئەمانە بەس شوێن مەساڵحی خۆیانەوەن. ئەگەر بەس من بە جەنابە دەڵێم کاک حەکیم خۆ ئێمە هەبووین، ئێمە لە ساڵی 2005ەوە یەکەمین خولیە پەرلەمانی عێراق دوای ڕوخانی سەدام لە ساڵی 2005ەوە لە پەرلەمانی عێراق دوو ئەندامان بووە لە پەرلەمانی عێراق کە ئەو کاتێ ئێمە لە دەرەوەی لیستی کوردستانیش بووین. ئەوان پەراوێزیان خستین لیستەکانی یەکێتی و پارتی ئەوانەی هیچ کە لەگەڵیان نەبوون. بە تەنیا ئەمەکو کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە کە جەنابی مامۆستا عەلی باپیر سجن بوو لە ئەمریکیەکان بە ناحەق، ئەو کاتە کۆمەڵ بەشداری کرد دوو کورسیمان لە پەرلەمانی عێراق هێنا کە ئەو کاتە یەک بازنەش بووە عێراق. ئێمە دوو کورسیمان خستە پار لیستی کوردستانی. لەو کاتەوە بەو حوسنی نیەتەوە هەتا ئێستا نەیەشێتی نە پارتی مبادرەیەکیان نەکردووە پۆستێک مەکانەتێکی شایستە بن بە کۆمەڵی دادگەری نە لە ئەنجومەنی وەزیران نە لە پەرلەمانی عێراق نە لە وەزاراتی حکومەتی عێراقی. ئاخر پۆستێک کە دراوە کە ئەویش ئێمە بە پۆستی نازانی بە گرێبەستێک کە ئەویش لە زمانی توە بەرهەما بووە ڕایۆشکارێکمان بۆ لە سەرۆکاتی کۆمار بە گرێبەست لەگەڵ لەمانی کاکتۆ بەرەمەویش لابراوە. مەبەستم ئێمە کەواتە بۆ ئەم بەڕێزانە ئێستا هەچی پۆست و مەکانەتی گرنگەیە هەموو حتا لە کەتیبەی حیمایەکانی وەزارەتەکان و پەرلەمانی عێراق وانش هەموو بێتە زەمانەوە. جیاوازەکەی چیەگەر لای ئەوان بێ و لای ئێوە بێ بۆ نمونە ئێمە قسەکەی ئێمە ئەوەیە قسەکەی ئێمەوە نیە شینیەوە بکەین بۆ ئەومان دەست دەکەڵەوە قسەکەمانەوەیە. کەسێک نوێنراتی و کار لە بەغدا نوێنراتی ئەگەر پۆستێک بدرێ بە پارتیان بەیەکێتی لەگەڵ ئێوە جیاوازەکەی چییە؟ هەرکەکە دەگۆڕێ بۆ خزمەتکردنی خەڵک چۆنێنێ چۆن ئەو کەسانەی کە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بینێنن ڕۆبۆتی حیزبەکانیانن، حیزبەکانیان چۆنیان بژوڵێنن، چۆن داوایان لێ بکەن، چۆنیان پێ بڵێن چۆن دەست هەڵبڕن، چۆن دەستدانێن، چۆن تەسەڕوف بکەن لە بەغا لە پێناوی بەرژەوەندەکانی حیزبەکانن واکەن. هەندێشتی گشتیە باشە ئێمە ئێستا کێشەی سەرەکی کە بریتێ لە موچە پێوەستە بە ژیانی خەڵکەوە بۆ تا ئێستا ئەم لەحزەیە قسە بۆ جەناب دەکەم ئەمڕۆ یا دوێنێ موچەی مانگی تەمووز دراوە کە ئێمە لە مانگی داین وایە مانگی تەمووز دراوە ئێمە لە عێراق خۆی مانگی دەیشی داوە مانگی نۆ بەڵێ نا مانگی دا تەقاوتینی لە یەکی مانگە پێنجی مانگ خانەنشینانە دەنی ئەو مانگە واتە خانەنشینانی مانگی دەی شیان داوە عێراق. ئێمە خۆشی هەر ئەمە دەلیلی شکستی ئەم جۆرە سیاستکردنە نیە لە بەغاکە ئەم دوو حیزبە کردویانە و نەتیجەکەیشی ئەوەدا خەڵک باجەکەیدا ئێمەمانێ ئەو گۆڕی ئەمانەوێ خەڵک بچێت نوێنەرایەتی ئەم میلەتە بکا بە حەقیقی لەوێ داکۆکی کاروێ لە مافی خەڵک نەک مافی خۆی نەک مافی حیزبەکەی بڕوا لەوێ بازە موچەی خەڵکە بازە چۆنە هیچ چاکردنی ژیانی خەڵکە زۆر شت هەیە کە حەقی ئەم میلەتەیە لە بەغایە ئەوانەی نوێنەرایەتیان کرۆ زۆری نەن لە بەغا کە ئێستا متمانەی خەڵکی کوردستانیان هێناوە زۆری نەن لە بەغا ئەوان ئەو داواکاریانەی خەڵکیان جێبەجێ نەکردو و نەیانتوانێت بهێنەتی. بۆ ئێماڵین با ئەم جارە با خەڵک و جەماوەری کوردستان بین بەڕاستی بە حەقیقی ینی نوێنەرێکی ڕاستەقین هەڵبژێنین. یەک قسەی مارکسەیە کە ئێمە من بەرگوێم کەوت قسەیەکی جوانەکەڵە چەند ساڵ جارێک مەزلومەکان ئەچن نوێنەری خۆیان هەڵبژێرن لە ناو زاڵمەکان بۆی نێرایەتیان بکە. چەند ساڵ جارێک ئەو انتخاباتی ئەوەیە ناکردووە مەزلومەکان و خەڵکی کە زوڵمی لێکراوە ئەچن لە ناو زاڵمەکانی نوێنەری خۆیان هەڵبژێنەوە نوێنەرایەتی ئەمە بکەن ئەم چەند ساڵە نابێت لەمە دو زاڵمەکان نوێنەرایەتیان بکەن ئەگەر خەڵک باشە خەڵک کاک حەکیم خەڵک ئێستا باسم کردوتم ڕێژەی بەش مشارەکەکەم بۆ لە عێراقا لە عێراقا بەگشتی لە سا 20 و لە سا 30 بووە لەوەتیانە پەڕێوەگەی یوتیلیزیا کرابێ لە هەرێمی کوردستانی ژاهر بۆڵبژاردننی پەرلەمانی غوزام نزیکی لە سەڵات 40 بوو بەڵێ هەر کەمە باشە لە 16 تر زەحمە نەبێت لە 16 تر کە مشارەکە ناکەن کاریگەریان چی بووە
ئەزای کۆکوشیانی ئەمە خۆ قسە ناخۆشیشە وەکو مردوەکانوان ئەو خەڵکانەی مردوون و دەنگ نایان و نایان هەبووە ئەوانش کە ناچن عینە حسابە بۆ بەدیل نییە ئەو ڕێژە بە حەسە سەیریکە بەدیل هەیە بەدیلەکە چۆنە باش ملیۆنێک یا ڕێگای 1000 میل ڕێگای 1000 میل بە خەتوە دەست پێەکە باشە ئێستا ئێمە ئەڵێن کاکە گۆڕانکاری ناکرێ باشە تۆ لە 140 خەڵک دەنگەدا یا لە 180 خەڵک سێ دەنگەدا باشە لە 170 ناچێ ئەم لە 170 ناچێ ئەمە حسابی بۆ ناکرێ دێن لە ساسیەکە کێ زۆرینەی هێنا بێ خۆ هەمان کورسیە بەس چیە دەنگەکەی کەمەکە ئەی بە ڕێژەیەکی کەمەڕەوە باشە تۆ بیت ئەگەر لە 60ەکەی تر بەشداری بکە کۆی معادلەکە ناگۆڕێ هەم لە کوردستان و لە عێراقیش پرۆسەکە ئەگۆڕێ بەس کە تۆ مشارەکە ناکەی ئەو حەزەکە ئێستا ئەوان گەورەتر حەزەکە بایکۆت زیاد دەسەڵات ئەمە بڵاوە کاتەوە ئێستا ئەسەبە گرتویانە بەدەمیانەوە لە کاکە فەرقی نیە حیزبی دەسەڵات و معارەدەم و یەکش خۆدەڵێن هەمویان وەکو یەکن هەمووی بۆم بە ساڵحەوە هەووی پارە خواردن و ئەمە یەسێکیان بۆ خەڵک دروست کردووە کە بەڕاستی بۆ چییە ئەوان ساڵ لە ساڵحیانە خەڵک ئەوە بڵاو کاتەوە ئەو تەرویش بێ با خەڵک مەئوس بێ خەڵک واز بێنە کاکەیتر باواز بێنین بابەت شاوەڕی تەدەخولی خوای بین ئێمە وەکو موسڵمانان ئاەتێک هەموو کاتێک گەڵێن ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیف تحکمون ئەرێوە چیتانە چۆن مجرم و تاوانبارەکەم وەکو موسڵمانە دەستپاکەکانوان خوا فەرمێ ما لەکم کەیف تحکمون ئەمە لەکوێ میزانە ئەم مەوازینەت لەکوێ هێنا کابرا نەدەسی هەیە لە دزیکردن نەدەسی هەیە لە گەندەڵی نەدەسی هەیە لە حکوومەتداری و بودجەی وڵات و هیچی لە بەردەستانیە نەدەسی هەیە لە نەوتنەدەرە و کۆمپانیای نەوت نەدەسی هەیە لە هیچ کوشتن بڕین هیچ شتێکی نەکردووە وڵاتە کابرا دەستپاک ئەمین هاتوۆتە پێشەوە چۆن ئەمە وەکسانەکەی لەگەڵەوە ئەمە لە کوێ هەیە ئەی تۆ ئەنی ئەمە ئەم تێکەڵکردنی ئەوراقا هەمووی وەکویەکە و هەمووی وەکویە خراپە و هەرچی بچی هەرە بێتەوە بە کاواتە تۆ تروسکایی نایاڵی ئەوە حەدیثەکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بێنێتەوە یاد ئەفەڵێ من قال هلك الناس فهو أهلكهم یا أهلكهم هەر کەسێ وتی خەڵکتیا چۆ چاک نەماوە خۆی لە هەمیان خراپترە حەدیثی پێغەمبەر صلی نابێ ئینسان مەئوس بێ و ئینسان هەر ئەبێت تروسکای بەدیل ئەوە تا ئێستا بەدیل باشە ئێستا خوا خەڵک عەقڵی هەیە چاوی هەیە باش ئەندامەکانی کۆمەڵی دادگەری نەگەمانی مڕەشەح لە پەرلەمانی کوردستانیا لە عێراق ئێستا لە عێراق باشە بەجگەرەش ژینگایان پیس کردووە هەر بەجگەرە خواردنی ژینگای پیس کردووە نەک زەرەری مادیان لە خەڵگا بێ نەک خەڵکیان کوشت بێ نەک پارەی خەڵکیان خوارد بێ نەک بۆری نەوتیان دزی بێ نەک لە بانقەکانی دەرە وڵات سەرۆت و زامانیان دروستکرد بێ پێکەوە نابێ چیان کردووە ئێتۆ ئەمە چۆن یەکسانەکەی لەوەی کە هەتا بینەقاقای گەندەڵی فەسادە کوڕی سەرۆتی پێکەوە ناوە بۆ حەو پشتی بە ملیۆن دۆلار ڕڵێ یەک ئەمە چۆن یەکسانە چۆن ئەم دوو ئەم ئەوراقە تێکەڵەکرێ بە بەسمەوەی ئەمە خراپە ئێمە بەڕاستیە بێ یەکێک لە سیفاتی موسڵمان و ئینسانی تەندروستەوەی گەشببین بێ ئێمە با گەشببین بین ئێمە با متەفاعیل بین بەداهاتوو و دائیم بە ئومێد و هیواوە بژین وانەزانی دنیا پەردەیەکی ڕەشی پیادراوە تروسکایی نەماوە نەخێر دروستکایی ماوە ژیان و بەقا هەر بۆ خەڵکە چاکەکانە فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض أو خوا فەرمێ ئەوەی کە فی سەراوە ڕوا ئەی بینین ها لە دنیا ئەوە لە دنیا وڵاتێکی وەکو نیپال وڵاتێکە ئەو پەڕی دنیا لە شەرقی ئاسیا چەند ساڵە لە ساڵی 2006 حیزبێک شیوعیشن حکمی وڵات دوایەوەی مەلکیانەوە مەلکیەکان ڕوخان لە 2006 حکمێکیان بە ئاگر و ئاسر و بە زەبر و زەنگ و پاشانیش حەچی سەروەت هاوڵاتیەکانی وڵاتی نیپال خزمەتەکە لە هەسە لە وڵاتی خۆمان لە کوردستان پڕە لە نیپاڵی خزمەتەکە ئافرەت و بە پیاوە کۆمەڵە گەنج لە قوتابی لە زانکۆلیان هەڵسان تێگەی ئەم سوڵتە هەموو خەڵک بینیچیان لێکرا بەڵار بەڕێکاری مەدەنی بیناکانیشان مووسوی ئەوە نامێنێ مەبەسمۆی ئەم ڕۆژ نەکرێ سبەی ئەکرێ خەڵک تەحملی زوڵم و ئیستیبداد تا سەر ناکە لەبەرەوە ئەبێ ئەوانیش بەخۆیان بێنەوە خەڵکی ژەبێ وریابێ و خەڵکی ژەبێ دائیم بە تەفاعولەوە بژی و خەڵکیش نابێ گرتوێتی بە وەزعێکەوە وەڵام من چەند ساڵێ مە فلان حیزبین هەر بێ و فلان حیزب بین بابە هەر قەومێک هەر بڵێ من ئەوەی باو باپیرانم چیان کردو من هەروواکەمەوە ئەوە تا قیامەت گۆڕانکاریان تا دروست نابێ هەروخوانمێنەوە
ئێتۆ وەرە بگۆڕە ببینە خۆ تۆ خەڵکەکانیش گۆڕاوە حتا ئەوانەی پێشت شۆڕشیان کرد ئەوانەی سە نەماوە خەڵکێکی راتۆتە پێشەوە دەبزانە ئەمانە لە ئاسی تموحی خەڵکان لە ئاسی داواکارەکانی خەڵکان بۆیە بەڕاستی خەڵکە بێت چاو کاتەوە ببینێ و بە ئومێدەوە بژی باشە بۆکو تایبەتمەندی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کۆمەڵێک شت پێویستە بۆ پەرلەمانی عێراق مەسەلەی زمانە پسپۆڕیەتە کاری لیژنەکانە سنگ و قورسایەکێکی هەبێ بتوانێت پەیوەندی سیاسی هەبێ ئەو تایبەتمەندیانیان تێدایە نوێنەرەکانی ئەو کاندیدەکانی کۆمەڵکە بەڵێژێردراون بەڵێ الحەمدولله ئێمە کاندیدەکانمان هەم الحەمدولله اختیبار کراون و خەڵکی بەتوانان لە سلێمانی ئەوە دیارن ئەو مامۆستا بەڕێزانە کە محەممەد حەکیم کە سەرۆکی لیستە بەئسڵ خەڵکی دوو سڵماتوو عەربیەکەی باشە ڕووی شادە و دوو شادشی هەیە هەم خریجی هەندەسەیە و هەم خریجی قانونیشە و الحەمدولله پیاوێکی متەمەڕیسی سیاسیە مامۆستا ئەحمەد حاجی ڕەشی لە ساڵی 2005 لەگەڵ منە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ 9 ساڵ دوایەوە دوو خولج ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە و لە پەرلەمانی عێراقشە ڕۆلی بینراوە چەبیرێکی دارایی گەورەیە و یەکێک بۆ لەو هەرتەماتارانەی دەستەمۆ نەکراوە زۆریشیان کردو لە سەروی دەستەمۆ نەبووە ملی بۆ کەس نەداوە و هەروەها برایانی ترمان کاشوان ڕابەر لە هەولێر کە یەکێکە لە پێشمەرگە دێرینەکان و کوڕێکی بەقابلێت و هەموو نوێنەرەکانمە خوشکان و برایانمە ئێستا من ناتوانم ناوی هەموو بیانە هەمویان الحەمدولله توانیویانە و تەجروبەیەکی سیاسی ژیانێکی سیاسی سەرکەوتویان هەیە و الحەمدولله لە ناو کاری ئیسلامیشە بەردەوام بوون و لە ناو خزمەتی خەڵکا بوون بە بەردەوامی ژیاون بۆی ئەمانە وەکو باسم کرد لە بیدایەتی بەرنامەکە ومانە تاقی کراونەتەوە سەرکەوتوو بوون لەوانەی کە لەو ئەماناتانی پێیان سپێراوە ئێمە ئومێ دەکەین ئینشاءالله جێبەتوانی خەڵک و جەماوەری کوردستان ئێستا خەڵک بەغدا بۆ خەڵکی کوردستان زۆر گرنگەوەیە مەسەلەی موچەیە مەسەلەی نەوتە مافە دەستوریەکانە چۆتە بەغدا بەڵێ دەبێت نوێنەری بەهێزیش بچێتە بەغدا من یەکشت پێ بڵێم کا حەکیم نەک هەر ئەوانی جەنابوتر خەڵکی کوردستان خەریکە هەموو داواکارەکان چێتێ بۆ بەغا ینی بەڕاستی خەڵک ئێستا ئێوێ نەوتی بۆ چاک بێ حتا نەوتی ماڵان بۆ سووتانە ئێوێ بەغا بووی چاکە بیکا بە نرخی بەغا ئێوێ سوتەمەنی سیارەکانمان هەیانەیە وەکو نرخی بەغای بەشکە لە بەغا 450 دینار لێرە 800 دینار و 900 دینار ئەوە بنزینی تەبیعی ئەوەی تر گرانتر جایە حتا بایعەکەی جوازی سەفەرەکەی حتا هەموو پێداویستەکانی حتا بودجەکەی وەتا ئێمە بودجەکەمان لە عێراقەوە بۆنەیە دەسێکمانەکەوێت تەملا و دەسێکمان هەموو سەیری یەکتریەکەن حکومەتی هەرێم ڕێگەڵێم ناتوان بیدەم مەبەستم وەیە داواکاری ئەساسیەکانی خەڵک پێداویستیەکانی ژیانی خەڵک لە هەموو لەسەرەوە بۆ خوار وێسە لە بەغایە بۆیە نوێنەرایەتیکردنی کی ڕاستەقینەی خەڵکی کوردستان لە بەغا بە خەڵکێکی دەستپاکەکرێ بە خەڵکێکی ئەمینەکرێت لەوێ لە ناو پەرلەمانە یەک کەس دەتوانێت ڕۆ ببینێ یەک کەس دەتوانێت شۆڕشێ پەرپاکە لە پەرلەمانی عێراق بەس بە شرتێ لێ ببڕێ و بەڕاستی داکۆچی کار بێ و هەڵسێ لە ناو پەرلەمانە داوای مافی بلەتەکە ئەو مافی بۆ وەرەگیرێتەوە چونکە ئەوێش وانە بێ ئەو خەڵکی کە لەوێشن ینی داواکارەکانی میلەتی کورد لە ڕەچاو نەکەن یا جی میلەتی کورد من هەمووی تایەتی عنسوری تایە خەڵکێکی تایە عنسوری و تعسوبی دینی و دەماگیری هەیە بەڵام تەسەوورەکەم زۆری نەی لەگەڵ دەگرێت لێگیراوە پێگەی پەرلەمانتار وایە ئەگەر بیەوێ بۆشتی شخصی بەکار نێنێت وەزیر ناتوانێت وەڵامەوە سەرۆک وەزیران ناتوانێت بەس ئەگەر بە مەرجێک داواکاری شخصی نەبێ یەک شت تەر کاک ئەمە فەرقە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا ئەندامی مەجلیسی نوابی عێراقی هەر تەڵەبێکی هەبێت داواکارێکی ڕاستەوخۆنێرێ بۆ ئەو وەزارەتە یا بۆ ڕئیسی وزەراش بۆ هەر تەڵەبێک بۆ هەر داواکاریەکە بە معقولی بزانێ و ئەو حەقی هەیە و هەم وەزارەتەکانی حکوومەتی عێراقی و هەم ڕیاسی وزەرائیش بە ڕسمی جوابێ دەنەوە یانە سەرخەت بۆیە ئەگەر پەرلەمانتار چالاک بێ لە بەغا داکۆچیکاری فعلی بێ لە مافی خەڵک بەڕاستیشی زۆر پێکرێ و مەجای نابێت سەری بخورێنێ واتوانێ نمونەیەکی جوان ئێمە بەڕاستی بەداخەوە حتا لە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی عێراقا کەسێک کەسن نائیبی یەکەم و دووەم نائیبی دووەمیان کووردا ئەمە فرسەتێکی گەورەیە بۆ کورد کە لەوێ بەڕاستی ڕۆڵی هەبێ و داکۆچیکار بێ لەوەی کە داکۆکەکاری خەڵک بێتە دی باش بەس مامۆستا بەڵێن بە خەڵکدن ئەوەی کە ئەگەر خەڵک متوانێکی باشتان پێ بدە ئەوەی کە پێویستە بە موچە خۆ دوتت ئێستش چارەسەرێکی بنەڕەتی بۆنەدا زوراوەتەوە ئەوە نەوتە کێشەیە لە گەرمی جوتیاران دواکەوتنی کێشەیە لە کەمی زاروێ بەشە خۆراک دەرمان ینی زیاتر لە ڕابردوو ئیشتان لەسەر کردو نوێنەکان بە زیاتر ئیشی لەسەر بکەن ئەو بەڵێنە بە خەڵک دەدەن بەڵێ ئێمە بەڕاستی نوێنەرەکانمان لەوێ بەردەوام
ئیشیان کردووە بەڵام عادەتەن کوتلەی گەورە کاری گەورەتری پێکرێ کوتلەی یەکێتی و پارتی دوو کوتلەی گەورن لە پەرلەمانی هەتابێک شۆ نین ینی کورد یەک کوتلە نییە کە ئێمە زۆر داکۆچیمان لەوەش کرد وەختی خۆی بمانە با یەک کوتلە بین ئێمە وەکوتم لە ساڵی 2005 دوو کورسیمان هێنا لە دەرەوەی لیستی کوردستانی هەموو لایەنەکان هەموو یەک لیست بوون ئێمەی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە لە دەرەوە بووین ئێمە دوو کورسیمان هێنا ئەوان کورسی خۆیانیان هێنا ئەوانیش بەڵامە دوو کورسەکەش ماقسە پاڵەوان بۆی کورد پێگەی بە قوت بێ لە بەغا یەک لیست بین یەک قسە بکەین یەک خیتابمان هەبێ بە یەک شێواز خیتاب لەگەڵ حکوومەتی عێراقی و لایەنەکانی عەرەب و شیعە بکەین بەس بەداخەوە ناتوتی یەکێتی بەجا قساکە پارتی بەجاخ و هەردووشیان کوتەی گەوریان هەیە ئێستا لە پەرلەمانی عێراق بۆ ئێمە دەتوان لەباری مافە دەستوریەکان و نەوت من باسمەوەی ڕۆڵە گەورەکە ئەوانەی بینین کە کورسیان زۆرە بەڵام وەکوتیشم یەک پەرلەمانتاری ڕۆڵی هەیە و دەورە بینێ و ئێمە ئەوەی کە بەڕاستی داکۆچیمان لەسەر کردووە هەموو کاتێک ئەوە تاخۆ چالەکەکانیان دیار بوو لە بەغا ئەندامەکانمان ئەوەی کە بە مافی خەڵکیان زانی بێ مافی ئەمیلەتیان زانی بێ لێ شەڕیان لەسەری کردووە لەسەر ئاسی شخصیش جاری وا بووە نەک لەسەر ئاسی گشتی هاوڵاتیەک لە عێراقا مافێکی خوراپی لە وەزارەتێک لە مؤسسەیەکە و بەو پەرلەمانتارەی ئێمە وتومانە ئەرکتە واجبتە ئەبێ بەدەمی وەفچ چکە تۆ نێرەی خەڵکی لەو ماوەژە سەرۆکی کۆمەڵ هەر بۆ موچە و چۆ بەغدا هەر لەو چوارچێ زۆر جار ڕۆژ ئەوە بەڕەسمی لەلایەن سەرۆکوەزیرانی عێراق و بانگێژی بەڕێز مامۆستا عەلی باپیر کرا بۆ بەغا بە فەرمی سەرۆکوەزیران داوای کرد مامۆستا سەردانی بەغاکە مامۆستا چووە دیدارێکی تایبەتی لەگەڵ بەڕێزیان هەبوو لەگەڵ سەرۆکاتەکانی تریش هەم سەرۆکاتی کۆمار و هەم سەرۆکاتی پەرلەمان بەڵام دیارە لەو سەردانە جەنابی سەرۆکی کۆمەڵ زۆر بە جدی زۆر بە وردی باسی معاناتی موچە خۆرانی هەرێمی کوردستانی کرد و ئەوەی خستە ئەستۆی سەرۆکوەزیرانی عێراق کە تۆ بێ پارێزەربی چۆن دیفاع لە هاوڵێتیەکی بەسڕە و نەجەف و کەربەلاکی ئەبێ ئاوا لە دیفاع لە موچەی هاوڵاتیانی سلێمانی و هەولێر و دۆکیش بکەی هەڵە بجەش بکەی ئەوەی پێوتووە و ئەویشتەکی دیکرێتەوە کە ئەوان عەرقەلیان بۆ دروستەکەن لە هەرێمی کوردستان عەرقەلە و مەشاکل و گرفتیان بۆ دروستەکەن ئەژینا و حەزەکە وابێ بەڵام ئەو قسانە دەوری زۆری بۆ چکە تۆ توانی دەوری میحوەری خۆت ببینی تۆ ڕئیسی وزەرای عێراقی و هەرێمی کوردستانی بەشێکە لە عێراق بەڵێ ئێمە لە هەر مەحفەلێکە لە هەر شوێنێکە دەنگمان گەیشت بێ بە بەرپرسانی عێراقی لە هەر ئاسێکار بوێ ئەوەی کە بە زەڕورمان زانیوە بەبێ مزایەدە بینە دەرەوە بیکەین بە هەرا ئەو ئێمە وامان کردو و قسەکەی ئێمە بوو معاشەکە لەبەر ئێمە دراو ئەم ئەوانە ناڵێن بەس ئێمە قسەکانی خۆمان لە شوێنی خۆیان و مۆقعی خۆیان بەس مامۆستاگەر کۆمەڵ بەهێز بێ کورسەکانی زیاد بکە ینی کاری کۆمەڵ هیچی بۆ زیاد دەبێ جاوە لە کاری عەلامیت بێ لە کاری نوێنەراتی خەڵک بێ پەروەردە و بانگەواز بێ پێگە سیاسیەکەی بێ کەویزێ خاتەوە بڵێن خزمەتی خەڵک بۆی ینی جیاوازی دەکات ئێمە بەڕاستی مەسەلەی نوێنەرایەتیکردنی پەرلەمانەکانمان یا پەرلەمانی کوردستانی عێراق نابەسینەوە بەوەی کە ئەم نوێنەرایانەمان ئەوەی دەستیانەکەی بیکەین بە دەستکەوتی حیزبی ئەوە ئێمە بەڕاستی ئەومان جیا کردوەوە ئێمە ئەو کەسەی کە نێری ئەوە سەرۆکی کۆمەڵ لە چەندین مەحفەل ئەمەی باس کردووە مامۆستا عەلی باپیر کە ئەڵێ نوێنەرەکانی ئێمە دەستکراون بۆ ئەوەی چی باشەزان بۆ خزمەتی خەڵک وا بکەن ئێمە وەکو خۆمان وەکو پێگەی سیاسیمان بەڵێ ئێمە پێگەی سیاسیمان وەکو حیزبێکی سیاسی بۆ هەموو مەجالاتی ئیشی خۆمان بەڕاستی هەوڵی خۆمانە دەین جوودی خۆمان سەرفەکەین بەڵام ئەومان نەبەستۆ بۆی کە ئێمە ئەگەر کورسیمان لە پەرلەمانە زیاد بێ اینجا لێرەش ئەتوانی زیاتر تەحەڕوکەین بەڵێ دەوری هەیە ئەوەش بەڵام مەسەلەی کاروباری حیزبی و ڕێخستنەکانی خۆمان و چۆنەتی پەرەبێدانی کاری بانگەواز و دەعو و پەروەردەی خۆمان ئێمە ئەوە بەیوەسە بەداخلی حیزبی خۆمانەوە باش بەزەرەنگی خەڵکێکە بێ بۆ نمونە ئیسلام خواز بێ یان ئەندامی خۆمان بوو بێ زۆرێک لە نیگەرانی هەبێ ینی ئەم حاڵەتە ئیسلامی کە هاتووە ینی بەرهەمی ماندووبوونی هەمووانە چەندە گرنگە پارێزراو بێ جاگەر ئەمە ڕنگدانەوەی دەبێ وەکو بەڕێز سەرکاری خێرخوازی پەروەردە نوێنەرایەتیکردنی خەڵک گرنگە ینی پارێزراو بێ من ئەگەر گلەیەکم هەبێ وانە کە وام لێ بکە کە کاریگەری هەبێت لەسەر داهاتووی کۆمەڵی دادگەری ئێمە بەڕاستی هەتا دەسەڵاتمان زیاتر بێ هەتا نوێنەرایەتەکانمان زێوەتر بێ هەتا بتوانین لە حکوومەتی هەرێمیش و لە عێراقی شاجیە پەنجەمان زیاتر دیار بێ بتوانین زیاتر خزمەت بکەین بتوانین پرۆژەی جواتر تەقدیم بکەین دیارە گەشەکردنێکی گەورەترە بۆ حیزبەکەمان و حتا ئەو حاڵەتی ئیسلامیە کەش معلوماتی بۆ حاڵەتی ئیسلامیش و بچکۆ من کۆبترین و مەحرومترین خەڵکی ناو مجتەمە خەڵکی ئیسلامیە
ئێمە خەڵکەکانی ئێمە حتا لە تەعیناتی یاسایی کە ئێستا نانەماوە ئەوە لە 2014 بۆی یەکێتی پارتی تەعینات ماوە لە 2014 کە تەعینات بوو پێش ئەوەش ئێمە کە لە ساڵێک ناوەتەکانی شەکە کە تەعینات هەرمووی بەدەستێکی و پارتی بوو حکومەتی هەرێم هەر حکومەتێ بوو بەغاش هەر نەبوو هەموو شتە لای ئەمە لەوەش هەر مەحرومەکراین هەر وترای ئیسلامی تەییدی ئیسلامی پێبووایە یەکسەر ڕەفز بوو بۆیە لەو کاتوێمە هەر مەحروم بووین بۆیە خەڵکی ئێمە ئەگەر دەواازەیەکی بۆ بکرێتەوە حتا ئەو کەسانەمان کە قانونیان مافیان بۆ خانشین بوون پێشبەرگی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینمان هەبووە ئەوانش بە مافەکانی خۆی ئێستا چەندین ناومانەیە لای حکومەتە خراوەتە ژێرەوە لەبەرەوەی ئێمە نایەن معارەزە لێ بڕۆ معارەزەی خۆتان بافریاتان کردێت ئەمە نەعەدالەتەکانە بەڵێ ئێمە گەر بێت و جێپێمان زیاتر قایم بێەوە بتوانین نوێنەتێکی زیاتری خەڵکەین بەڵاتی توانین بۆ ئیشەکانی خۆمان زیاتر پەل بەهاوین و زیاتر خزمەتکەین باشە چوار خولەکمان ماوە چەپسیارێکتر سەوارت بە پێگەی هەرێم کە ئێستا لاواز بووە هەم لە بەغدا پەیوەندی بە ئەو نوێنەتی کە پارتی ویکێتی کردویانەوە لە سەر سیارێمیش بڵێن ئەم چەق بەستوێ سیاسیەیە کە ئێستا پێگەی هەرێم لاواز بووە ئەگەر گۆڕانکاری بکرێ پێگەی هەرێم و خەڵکەکەشی بڵین بۆ مافە دەستوریەکان باشتر دەبێت بەڵێ هەر چیەک ئێستا هەرێم لە هەر موقعێکا بێ ئێستا لە عێراقیش و لە هەرێمی کوردستانە موقعی چۆن بێ چۆن سیر کرێ ڕنگدانەوەی سیاسەتی و دوو حیزبەیە ئێمە مەسوولین لی چونکە بەڕاستی لە حرفێکی شاه لە بابەتێکی یعنی حتا ئەم مەسائلی نەو ناردن بۆ معلومات ئێمە کە ساڵی 2015 یا 14 بوو دەستی پێکرم ناردە دەرەوەی نەوت لە هەرێمی کوردستانە و ینی وەکو بڵێ ئیقتیسادی سەر بەخۆوانە باسەکرا کۆبوونەوەی کرا لە ئەنجومەنی وەزیران و کاتە کارنێشیروان سەرۆکی حکومەت بوو ئێمە وەکو کۆمەڵ پێمانوتمان بزەحمەت نەبێ ئێوە ئێمەتان بان کردووە ئەم بابەتە بڕیارتان لێدا و کۆتایی پیاتوە یا ڕاوێژی لەسەرەکەین باسی وایان کرد ئێمە نەوتێنێ دەرەوەی اقتصادی سەربەخۆ دروستەکەین و هەرێم ڕزگارەکەین و بین ڕیزی وڵاتانی نەوتی عالەمی و چی ئەو قسانە ئەمە جوابیان بوتیان نەخێر ئێمە هەموو شتێکمان تەواو کرد بەس ئاگادارتانەکەین حتا لەوەوە بیگرا لە هەموو کە سیاسەکانی تری عێراق و هەرێم ئێمە مشارەکەی سیاسی فعلیمان پێ نەکراوە و ڕاوێژمان پێ نەکراوە هەرچی کراوە ئەو دوو حیزبە لێ مەسوولن باشە لەبەرەوە ئێمە ئەگەر بێت و ئەم شێوازی نوێنەرایەتی کردەی هەرێم لە بەغا بگۆڕێت بۆ کۆمەڵی خەڵکی تری دەرەوەی چێتی و پارتیشی تیابێ بەڕاستی گۆڕانکاری بەسەر سیاسەتەکایەت چونکە ئەوەی کە بڕاتە بەغا و خۆی بەتەڵی وەحید بێ و خۆی متحەدیثی وەحید بێ و خۆیشی چۆنی بێ چۆن بەرژەوەندی حیزبەکەی و مەساڵحی خۆی بێ وا گفتوگۆکە بەڵام ئەگەر هەموو لایەنەکانی تیابێ ئەو کاتە ئەویش ئیجبارە بێ بەوەی چی لە بەرژەوەندی گشتیایە چی هەموو لایەنەکان پێیان باشە ئەوە بکە باش ئەو دو پرسیان ئەوتان بڵێن پێیانتان چیە بۆ هاوڵاتیانی کوردستان و بۆ ئەندامەن و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کێسە بڵێن کوردستان کراوەتە سێ بازنە هەڵەبجە و بڵێن سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان بەیەکەوە هەولێر بەجێ دۆک بەجێ پێیانتان چیەوە چەند گرینگە هەرچەندە بڵێن بەردەوام گروتینێکی چڕپڕێکی زۆر هەبوو لە هەڵبژاردن نەمە دوا زیاتر بکرێ بۆی بەرهەمەکەی زیاتر بێت وڵایی من کاک حەکیم قسەیەکی علی وەردی هەیە لێرە حەزەکەم بیکەم لە ئەخیرا لەسەر پرسیاری جەنابەت ئەڵێ هەر کاتێک بە زاڵم ینی زاڵم پێی نەڵێیت ینی پێی بڵێ زاڵم ینی مەزلومەکان پێی بڵێن زاڵم ئەو زاڵمە کاتێک خۆیە بینێتەوە لە ئینەکاوا بازەکڵێت چۆن شێت بەڵێ ئێستا هەر کاتێک شێت عاقڵ بوو ئەو کاتە زاڵمەکانیش وا لە زوڵمێنن بە کورتێکی ئاوایە هەر کاتێک زاڵمەکان ینی شێتێک واز ئەنی عاقڵ بوو ئەو کاتە زاڵمەکان لە زوڵ بێنن چکە شێت بەو شێتی خۆی لە هەموو کەس خۆی بە عاقڵتە نەزانێ ئەو زاڵمەش خۆی بە مەزوم نازانێ یا خۆی وا نازانێ زوڵمی کردووە ئەی چییە بێ خەڵک بە ئاگای بێنێتەوە لە پرۆسەیەکی وا بە ئاگای بێنێتەوە بڵێ تۆ زوڵمەکەی تۆ بەڕاستی نوێنەرایەتێکی فێری خەڵک ناکەی تۆ نوێنەرایەتێکی حیزبی خۆ دەکەی بۆیە ئێمە داواکارین لە جەماوەری کوردستان هەموو جارێم قسەیەمان کرد بە گڕوتینەوە بێنە پێشەوە لەم پرۆسەیە ممارەسەی حەقی خۆیان بکەن و بەڕاستی ریتمی سیاسی یا ئەو شێوازە چەق بۆستووە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراقای بیشکێنن بەدەنگی ئەوانشکێ بەڵام بەخوا لە ماڵەوە دانیشی وەڕەکاری ناکرێ یا بڵێ وڵا کاکەمە هیچ ناگۆڕێ و هەریەکە لێ لای خۆیەوە ئیعلانی مەیوزبوونی خۆی بکە و کاتەش ئەو حیزبە سیاسیانە
کە عادەتەن کۆمەڵی نظامیان داناوێت سام نظامی ساندیگۆی معدلە کە دانراوە سیستەمە بەڵێ ئەمە دەوری هەیە ینی پرۆسە ئەمە لە ساڵی حیزبە گەورەکان هەیە حتا ئەوان لەو سیستمەشە وا دایانێت حیزبە گەورەکان نەکەون بەڵێ خەڵک زۆر بەڵێ خەڵک بڕوە بەلایانی ناڕازیدا بەدەی ناڕازی ئەوش معادلە ئەوش ێتە خوارە معادلەی معارەزەکان بەرزەبێتەوە بۆیە ئەبێ لەمڕۆ خەڵک وعی هەبێ وإنشاء الله هەیەی و بەڕاستی بێنە پێشەوە ئەو چەند دقەیە ئەو چەند کاتەکەمە کە تۆ تەخسیسێکی بڕۆ دەنگەکەی خۆت بدە بەو لایەنەی کە دڵخوازی خۆتە و ئەوانش سزادە کە تا ئێستا فێڵیان لێ کردووە تا ئێستا لە ئاسی توانە بوون. سپاس دەکەین مامۆستا سەنگاوێنداوی مەکتەبی سیاسی کۆمەڵگەریمانتمان کردی. سپاس بۆ جەنابتان. سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.